پەیامەکە لەسەر دوو خاڵ هەڵوەستەی کردووە. یەکیان هەڵوێست وەرگرتن دژ بە داگیرکاری، دووەم دژ بە فاشێت. بەڕاستی هەردووچیان هەست دەکرێن مەترسیەکی گەورە نەک لەسەر باشووری کوردستان لە تەواوی پارچەکانی کوردستان دروست کردووە. ئەو ئاراستەی ئێستا ئەردۆگان کاری لەسەر دەکات لە ناوخۆ لە تەواوی ئازادیەکان و تورکیای کردوتە زیندانێکی گەورە. ئەوە ئاراستەیە کە بە ئاراستەی هەمان فاشیەت و نازیەتی سەردەمی سەدەی ڕابردوو. لەسەر پرسی داگیرکاریش ئەوەی هەستی پێدەکرێت بەڕاستی ئەو جۆرە بیرکردنەوە لە پرسی عوسمانیەتی نوێ لەوەی کە پەلاماری هەموو جیهاندا لە ڕۆژئاوای عەرەبیەوە لە لیبیاوە بگرێت تا دەریای ناوەڕاست و سووریا و باشووری کوردستان. ئەوە ئەو ئاراستەیە کە پێشتر زلهێزە ئیستیعمارە گەورەکان چاویان دەبڕێ خاچی وڵاتانی تر. بۆیە بڕاستی ئەو دەرککردن بەو مەترسی داگیرکاریە بۆ ئێمەی باشوور بەڕاستی دەبێت لە پێش پارچەکانی تری کوردستان بین، چکە دەزانین لە دوای 92ەوە تورکیا تەماعی بڕیوەتە خاچی ئێرە، دەیەوێت ئەوەی لە زەنجی جیهانی یەکەم لە دەستی داوە ئەم ئێستا بەدەستی بێنێتەوە. بە تایبەتی قسە لەسەر ویلایەتی مووسڵ دەکات کە باشووری کوردستان بەشێکە لە ویلایەتی مووسڵ، قسە لەسەر ئەوە دەکات جێڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر نەخشە گەورەکە، نەخشە گەورەکەی سەردەمی دەوڵەتی عوسمانی. بۆیە بەڕاستی دەبێت ئێمە بەر لە پارچەکانی تری کوردستان لەبەرەوە ئێمە مستەهدەفین وەکو باشووری کوردستان کە هەر وەختێک تورکیا بێوێ خاکمان داگیرکا و سیادە و سەروەری هەرێمی کوردستان پێشێرکە ئیستیجابە بکەین بەرامبەر بەو پەیامە و هەڵوێستی خۆمان هەبێت. بە هەند هەرگرتنی مەترسیەکان بەڕاستی لە بەتایبەتیش لە سیاستی داگیرکاری و چاوەڕی نەخاشی هەرێمی کوردستان وا دەخوازێت لە سەر جەملایەنە سیاسیەکان کە بەڕاستی لە دەورەی پەیامێکی سیاسی هەڵوێستێکی یەکگرتووی سیاسی کۆبنەوە بۆی تێبگەن کە مەترسیەکان لەسەر باشووری کوردستان مەترسی جدی.